بینەرانی زاری کرمانجی لە کۆبوونەوەی هەفتەی ڕابردووی ئەنجومەنی وەزیران بە سەرپەرشتی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێم بڕیاردرا بە لێخۆشببوونی 120 قەرزی بچووک دوایەوەی لە ساڵانی ڕابردوو کۆمەڵێک گەنجولاوی هەرێمی کوردستان بۆ هەبوونی پرۆژەی بچووک بوونەتە خاوەن قەرز و لەلایەن حکوومەتەوە قەرزیان وەرگرتووە لە ئێستاشدا بۆ گەڕانەوەی کۆی و قەرزێکە لە سریانە دەتوانن بە داشکاندنی 120 بیگەڕێنەوە و هاکات جیا لەوەش لە هاوکات لە کابینە نوێم و لەسەر بڕیاری مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاردرا لە ڕابردووش کە لە ئێستاشدا قەرزی ئاو و هاوکات قەرزی کارە باش لێخۆشببوونی 120 بۆ دەکرێت بە وردەکاری لەسەر پرسی قەرزی بچووک دەمەوێت بەرپرسی بنکەی قەرزی بچووکی سۆران وەربگرم خاتوو فەوزیە سڵاوت لەبێتەوە کاتت باش بڕیاری هەفتەی ڕابردووی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەست بە لێخۆشببوونی 120 قەرزی بچووک تا چەند سوودمەندبوانی ئەم پرۆژەیە دەتوانن سوودمەند بن لەم بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرەتا بەخێر بێن ئەوە دیارە بڕیاری براگەورەمان جەنابی مەسرور بارزانی کە هەموو جار پاڵپشتی گەنجەکان بووە ئەم بڕیارەی دەرکردیە بۆ ئەوەی کە ئەو گەنجانەی سوودمەند بووینە بتوانن لەو زروفە نالەبارە و هەندێک وەزئی دارایی خەڵک کە باش نییە بتوانن تا ڕادەیەک هەندێک ئەرکیان کەم ببێتەوە لە 120 لێخۆشببوونیان بۆ ئەو قەرزانە کۆی ئەو قەرزانەی کە لەلایەن ماوەتەوە بیانگرێتەوە بۆ 120. لە سنووری دارە سەربەخۆ سۆران لەگەڵ پێدانی ئەم قەرزی بچووکە لە ماوەی ساڵانی ڕابردوو بە دیارەکراوی چەند گەنج سوودمەند بوون و چەند پرۆژان هەبووە و هاوکات لە ئێستاشدا ڕێژەی گەڕانەوەی قەرزەکان گەیشتوتە چەند بەخۆی کۆی گشتی لە سنووری سۆران 530 کەس بووە و هەتا ئێستاش تقریبان کە 6 ملیار سرف کرا لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ملیارێک و تقریبان بڵێن 600 ماوە لە لای خەڵک کە ئەوش ئینشاءالله لەو ماوەیەدا دەگەڕێتەوە کە بتوانین جارێکی تر دەست بە دانەوەی قەرز بکەین بۆ ئەوەی گەنجەکانی تریش لی سوودمەند بن. بەم بڕیاری ئەنجومەنی وەزیرانی سەرۆکی حکوومەت تا چەند هاوکاری گەنجان بووە بۆ ئەوەی کە بتوانن قەرزەکانی خۆیان کە ئەو قەرزەی کەڵەکە بووە لە سەریان بیگەڕێنەوە و هاوکات ئەو لێخۆشببوونش بیانگرێت طبعاً بەخۆی چونکە لەو زروفەیدا کە هەر کەمێک یارمەتی گەنجش بدرێ هەر بۆیان یعنی شتێکی گەورەیە و ئەو بڕیارەش وای کردووە کە زیاتر سەردانی ئێمە بکەن ئەوانەی کە سوودمەند بووینە و قەرزەکانی خۆیان یعنی بگەڕێنەوە زیاتر هەوڵ بدەن کە بیگەڕێنەوە. من لەسەر قەرزی بچووک ماوەی ڕابردوو دەنگۆ هەبوو بۆ پێدانەوەی قەرزی بچووک دەمەوێت ئەوە بڵێم هیچ بڕیارێک یان هیچ ڕێنمایەکی تازە هەیە بۆ پێدانەوەی قەرز بە گەنجان وڵاهی بڵێم بڕیارێک کە دەرکرابێت و کتابی لەسەر کرابێت نەخیر بڕیارێکی وانە بەس هەر بەخۆی کە پرۆژەکە وایە کە یارمەتی گەنج بدرێت و ئەو قەرزەی پێ بدرێت طبعاً ئەگەر کەمێک ئەو پارە یعنی کەمتر بمێنە لای خەڵک تاکید ئینشاءالله لەوانەیە دەست پێ بکرێتەوە بۆ ئەوەی گەنجەکانی تریش سوودمەند بن. فەوزیە دەستکۆ بەرپرسی بنکەی قەرزی بچووکی سۆران بەڵێ هەروەک میوانەکەم ئاماژە پێدا لە سنووری دارە سەربەخۆ سۆران کۆی ئەو هاوڵاتیانێک کە سوودمەند بوون لا وەرگرتنی قەرزی بچووک لە ئێستاشدا ژمارەیەکی کەم لەو کەسانە ماوە کە قەرزەکان بگەڕێنەوە هاوکە جەختیەوەش کردەوە لە کۆی 6 میلیارد نزیک میلیاری نیوێک قەرز لای هاوڵاتیان ماوە ئەم بڕیارەی سەرۆکی حکوومەتیش دەبێتە دەرفەتێکی باش بۆ گەنجانێک کە بتوانن ئەو قەرزەی کە لە سەریان ماوە بگەڕێنەوە و هاوکات بە لێخۆشببوونی 120 لەسەر کۆی قەرزەکە ئاماژەشی بەوەدا هیچ بڕیاری و ڕێنمایەکی تازە نییە بۆ ئەوەی کە قەرزی بچووک دەست پێ بکەتەوە و لە ئەگەری ڕێنمایی تازەش ئەوە بە نووسرای فەرمی بەسەر کۆی ئەو بنکە و ئەو بەڕێبەرایەتیان هەیە کە ڕاهێنانی پیشەی بڵاو دەکرێتەوە کە دەست بە قەرزەکان دەکرێنەوە بەڵێ